سربازên Amerîkî careka dî erkê nobedariya hevbeş digel hêzên Kurdan li Sûriya dest pê dike. Piştî pêtir ji dû mehên nerazîbûnan Îran biryara hilweşandina birêveberiya bi navê polîsê exlaqî da. û hevdemê yariyên futbola cîhanê li Qeterê li Idlib şerî wêrankirî li Sûriya sedan zarok qehremaniya xwe ya taybet dikin. بخير هاتن كورت كوناكشن ji dengê Amerîka. Li Washington heftî spêdeya roja yekşemê ye. Li Washington DC wa slavî stafî dengê Amerîka û Asfel Cebar û hawkarim dexîl şemotan lêbet. Serbazanî Amerîka rojî şema çawdêriya hawbeşekaniyan legal hêzekaniya rêberayetî Kurd li Rojava li Bakurî Rojalatî Sûriya dest pê kirinewa. Em ji duay çend rojek bi naçarî ڕاگررتنی ئەرکی هێزەکانیان بەهۆی هەڕەشەکانی تورکیا بۆ ئەنجامدانی هێرشی زەمینی نوێ بۆ سەر ئەو وڵاتە. گەڕێکی چاودێری لەشکری کە پێکات بوو لە 4 زریپۆشی ئەمریکی و 1 زریپۆشی هێزەکانی سووریا دیموکرات کە لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێن بنکەیەکی ئەمریکی لە نزیک شارۆچکەی ڕمێڵان لە باکووری ڕۆژهەڵاتی پارێزگای حەسەکە بینراون. ئەو ئەرکات چاودێریە بەرەو باکووری ڕۆژهەڵات بەرەو بنکەیەکی دیکەی ئەمریکا لە نزیک سنووری عێراق دەڕۆن. ڕۆژی سێشەمەی ڕابردوو مەزلوم عەبدی فەرماندەی باڵای هێزەکانی سووریا دیموکرات بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان ئۆپراسیۆنە هاوبەشەکانی گروپەکەشان بە شانی هاوپەیمانی نەدەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا کە بۆ بەرەنگاربوونەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی داعشە بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە بەهۆی هێرشە ئاسمانەکانی ئەم دوایانەی تورکیا و لە کاتێکدا ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا هەڕەشەی لەشکری زەمینی کردبوو. نزیکەی 900 سەربازی ئەمریکی لە سووریا هەن. Ev erkê nobedariyê yan jî dewriyên hevbeş ji bingehê serekeyê hêzên hevpeymanan li Rumêlanê derketine berevgund û bajarokên ku li ser sunûriyê Tirkiye ne. Zana Umer Peyamberê dengê Amerîka li Qamişlo bi mere ji bo zanyarî û karvedana xelkê herêmê ku di tirseka mezin de ne ji ber gefên Tirkiyeyên êrişeka bejayî li ser wê herêmê. زانه دم باش و چه هەیە نو ji مەڕەبێژن li ser vê operasyonê yan ji ser vê dewriyên ku nû dest pêkirine ve. بله دخیل جخوا دورین امریکی ین هفدش لگل هیزن سوریه دیموکراتیک دو چارچوبه کوالیسیون نتویی ده اف کتروجا سیاد جاره که دم پشتی گوهاتم رو راوستاندن دردی کبن ده همان هرمت دیگرن او هرمن سینوری ین نافچه آبیری که هر وها لدورن ایرو به تایبتی لدورن زوین بترولجی گریانه اف دورین هفدش پشتی آگاه پشتی راوستاندنه که جبر ایریشن ترکیه بو هیزن سوریه دیموکراتیک را گهاده بو اف دوره و کار لشر لیدی داعشه تی راوستاندن جبر باز گفان جدما در کتنا وان دوره این هفدش بالگل هسده و گرا و دنافچه تایبت لدورین کردی باندوره که وینی ارینی پرمزن لسر کولانا کردین سوریه هبوگو راحتیه که چه دکه نخواستم دناوا ترسا هیگو ترکیه جاره که دل ایریشه که بجاهی پیک بینه. بله زانه یعنی ایریش ایرو جهات نکرن ترکیه دیاره هندک جه تو باران کرنا زیانن ویدری هبونا الور زیانو تشتی وصا هبو یعنی بگشتی ایرو حتی دما نها بدما قامشلوی بدنگی لالیه کی هی لی دو چل و شش خال هاتن تو باران کرن هاتن آرمانج کرن لسرانسری سینور به تایبتیج دورا باشوری تلتمری حتی بر به عین عیسی گری سپی کوبانه و هرمین باکوری حلبه لگوری آگاهی انتکس 4 زاروک دو ده انجام کتنا روکتین هاونا لباشوری تلتمر لگوندکی 4 زاروک بریندار بونه برین وان یک جوانجی پرگرانه. بله زانه اف دورین هفبشن هفپیمانا وین امریکا به هیزن کردان را هناکی ترسا خلکی وان دوران کیم کریا جیریشن کو ترکیه گفاندکا دست پی بکلوی هریمی
کلانا کردین سوریه وکری وی که دبیجن گو دما تفجرا ارتشا امریکای کواليسيوني لسر عرضه هبه حتى جو او هبه لباكور رجلات سوريا او جي و هلوستا امريكا باورنجو امريكا دقرر البرئي شكي بشاهي يا تركيا بگره گراوان دوريان راحتيه كي برمزن دكولانا كردي سوريا ده تشيدكه نخاصم جو شانين داعشي و بتايبتي الكامبين جو مالبات داعش لتمينا ولكرديجهن جو القرتين داعش ليهن لدورين كردين برانيا خو وافاياجي مطرسيه كي تشيدكه جبر ويجي دكتنا وان دوريان راحتيه كي لكولانا تشيدكه زانا غوتارا مظلوم عبدي يا دو واشنطن بوست دا بلاوي زان دهرمي دجي قالك دنگ فدا لي باندوراوي تشبو خلقت بيجل سروينا بكرتي جخوا فيس بي خلقن هرمين كردين سوريا اللي سرفي نوتشيا هانكي بهيست او جوتار خوندن يعني اللي قال لك دفران جهاتي بلاكرن وتيد مساجا كردين سوريا جبو امريكاي لغوري كولانا كردين سوريا باش هاتيه شروفكرن نافاروكا مساجي افاغو كردين سوريا هوالبندين حري اي باورن جبو امريكاي ودباب و مرسلا آشتیه پیکانینا آشتی نبرا کردان و ترکان ده پیک بینه و کردین سوریه دیویژن امریکا تقرر لکی پر باش بلیزه بله زان عمر پیام ندنگی امریکا لقامش لو راست خوب مربو سپاس شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردو بۆ ماوەی 4 ڕۆژ لەوێمانەوە بۆ بەشداریکردن لە داڕشتنی بودجەی حکوومەتی فیدراڵی بۆ ساڵی 2023 لە ڕووی هاوسەنگی و وردەکاری ڕژنووسێکەوە ئایا بودجەی هەرێمی کوردستان یەکلایی دەکرێتەوە یان نا هەر بە کێشمەکێش و گرفتەکانیەوە دەمێنێتەوە بۆ ئەو مەبەستە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشادم کاتت باش شاندەکەی هەرێم کێن و بە چ ئەجەندایەکەوە ڕۆشتون بۆ بەغدا و بە تەمای چین؟ ئاسۆ دیارە شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بەغدا مانەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کۆمەڵێک دۆسیە کە دۆسیەکان بریتین لەوەی خاڵی یەکەم وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ویستویانە کە زەمانەتێک وەرگرن لە عێراق جارێکی تر ئەگەر کێشمەکێش لە نێوان هەرێمی کوردستان و عێراق دیارە مەبەستم کێشمەکێشی سیاسی ڕوویدایەوە مەسەلەی دارایی بودجە نەبێتە بەشێک لەو کێشمەکێشەوە جارێکی تر ڕابگیرێتەوە و خواستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە داوای لە 170 بودجەی عێراقیان کردو ئەمە خاڵێک و داوایان کردووە کە بودجێ پێشمەرگە لەلایەن عێراقەوە وەکو بەشێک لە مەنزومەی عەسکەری عێراقی دابین بکرێ و داوایان کردووە کە مەسەلەی نەوت لەگەڵ عێراقا یەکلایی بکرێەوە چارەسەر بکرێەوە بە تایبەتی و قەرزانەی کە هەرێم عێراق بۆ تۆمەتبارەکە کە لە ساڵی 2014ەوە قەرزەکانیان قەرزی هەرێمی کوردستانیان لایەوە عێراقیش باس لەوە کە کەپاری نەوت و داهاتی ناوخۆ لەلایەن هەرێمەوە ڕەوانە نەکراوە لەسەر ئەم پرسانە کۆمەڵێک پرسن گفتوگۆ و با بڵێ مناقەشە کراوە و ئەتوانم بڵێم وەفدەکە وەکو ڕێکەوتن نەکراوە بەڵام جۆرێک لە لێک تێگەیشتن ڕوویداوە وەفدەکە گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان و ڕەنگە جارێکی تر سەردانی عێراق بکەنەوە. دڵشاد هەرێم دەیەوێت چی یەکلایی بکاتەوە بە تەواوەتی؟ ئایا سەرۆک وەزیران و بەغدا دەیانەوێت چارەسەری بودجەی هەرێم بکەن یان نا؟ ئاسۆ لەم دانیشتنەی ئەم دوایەیە کە وەفدەکە ڕۆیشتون عێراق نیەتپاکی خۆیان پیشانداوە یاخود ئامادەکاری خۆیان پیشانداوە بۆ ئەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە بگەنە سیغەیەک تا لە بودجەی ساڵی 2000 لە بودجەی تازە پرۆژە یاسای بودجە پێشەوەی بڕاتە پەرلەمانی عێراق و دەنگی لەسەر بدرێ کێشەکان یەکلایی بکرێتەوە و بە پێ زانیاری کە دەستی ئەمە گەیشتووە ئەوان باسییان لەوە کردووە کە ئامادەن لە 14 بودجەی عێراق کە مانگانە تقریبا نەکاتە ملیار و ڕبعێک دۆلار ڕادستی هەرێمی کوردستان بکەن لە بەرامبەر داهات و نەوت و هەموو ئەمانە یەکلایی بکرێتەوە لەگەڵ هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستانیش بەڵام گرفتەکە ئەوەیە کۆمەڵێک مەسەلەی گرفت پەیوەندیدار بە کۆمپانیا نەوتیەکان هەیە کە بەبێ ڕەزامەندی عێراق ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان کارەکەن ئەم پرسە ڕێکەوتن لەسەری کەمێک قورسە ئەگەرچی تاکو ئێستا لە هەردوو لاوە ئامادەکاری هەیە بۆی گفتوگۆی زیاتری لەسەر بکرێ بەڵام وەکەوەی کە من قسەم لەگەڵ بەرپرسانە کرد باس لەوە کەن کە ئەمە قورسە بە تایبەتی کە
جۆرێک لە بێمتمانەی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە ڕابردووە چی گفتوگۆ کراوە و چی مناقەشە کراوە دواتر جارێکی تر گەڕاونەتەوە بۆ خاڵی سفر و دەرەنجامی ئەمەش یان سەرچاوی ئەمەش بێمتمانەی بۆ لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا. باسی نەوتت کرد دڵشاد هەڵبەت ئەمەیە پرسیارێک زۆر بەلام و گرنگە بینەرانی دەنگی ئەمریکا بۆیان تا ڕادێک یەکلایی بێتەوە. نەوتی عێراق بۆچی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقیە بە پارێکی زۆر کەمە درێ بە خەڵک بۆچی لە هەرێمی کوردستانە ئەو بە پارێکی زۆر ئەدرێ بە خەڵک و هاوکات لە زۆربەی شوێنەکانیشا جارێ دەست پێ نەکراوە. ئاسۆ بیانووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەوزوعی گرانی نەوت و سوتەمەنی ئەوەیە کە ئەمە ئەرکی حکوومەتی عێراق نەوت دابینکە بەڵام لەگەڵەوەشدا ئەمان باس لەوەکەن ئەو نەوتەی کە ڕۆژانە بەرهەمی هێنن ڕەوانەی دەرەوەی وڵاتێکن دیارە لە ڕێگەی بۆڕی جەیهانەوە بەرەو تورکیا و لەوێشەوە بەرەو بازاڕە جیاوازەکانی دنیاوان باس لەوەکەن کە ئەو نەوتەی کە بەرهەمی هێنن بۆ زیادکردنی داهاتی ناوخۆوە بۆ تەرتیبکردنی بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەکاری هێنن. ئەمە پاساوی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لەگەڵەوەشدا ناو بەناو بەڵێ نەدەن کە نەوتی سپی بۆ هاوڵاتیان لە زستان دابین بکەن بەڵام ئەکرێ بڵێن تاکو ئێستا نەیانتوانی وەمە بکەن بەڵام بەگشتی ئەوان باس لەوەکەن کە بەشێکی زۆر وەکەوەی کە ئەوان ئەڵێن 170 بۆ 80 بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە داهاتی فرۆشی نەوت بەکارهێنن. ئاسۆمێ ئاماژەش بۆ بکەم بە پێی ئەو زانیارانەی کە دەست ئێمە کەوتووە بەهۆی گرانبوونی نرخی نەوتەوە لەم مانگانەی دواییدا داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەراورد بە مانگەکانی ڕابردوو زۆر زیادی کردووە و هۆکاری ئەمەش گرانبوونی نرخی نەوتە کە زیاد لە 500 ملیۆن دۆلار لە مانگێکە هاتوۆتە ناو خەزانەی دارایی ئەمە جگەل لەوەی پارەی قەرزی کۆمپانیەکانی لێ دەرکراوە. بەڵێ دڵشاد زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین دڵشاد. زۆر سپاس. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لە هەفتەی ڕابردوودا لە ژنێڤ ژنێکی کورد راپۆرتێکی سەبارەت بە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە کورد و خەڵکی ئێران پێشکەشی نەتەوەی گرتوەکان کرد و شارەزایانی مافەکانی مرۆڤ ئیسەر بە نەتەوەی گرتوەکانی ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان کوشتارەکان و سەرکوتکاریەکانی هێزەکانی ئێران بۆ سەر خۆپیشاندەران دوای کوژرانی ژینە ئەمینی بە توندی شەرمەزار دەکەن هەر لە دەست بەسەرکردن و ڕەفاندن و توندوتیژی ڕەگەزی و سێکسی زیادە ڕۆیش لە بەکارهێنانی هێزدا ئەشکەنجەدان و دیارنەمانی چەندین ژن و گەنج داواشیان کرد بە وردی بۆ سربەخۆیانە لە راپۆرتەکان کۆڵنەوە و لێپرسینەوە لەگەڵ بەرپرسان بکرێت و ئەنجامدەرانی ئەو تاوانانە بەرامبەر پێشەکردنی مافەکانی مرۆڤ ڕوبەڕووی لێپرسینەوە ببنەوە سەبارەت بە توندوتیژی و سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران و دوایەمین پێشاتەکانی وتوێژێکمان هەیە ئێستاکە لەگەڵشنە ڕزاییدا کە ئێستا میوانمانە. ئەم کاتت باش نەخەن. سڵاو ئەم کاتتان باش ماندوو نەبن. هەر بژین. شنەخان دەنگۆیەک هەیە کە وەزارەتی دادی ئێران بڕیاری داوە کە دەستگای پۆلیسی بە ناوی ئەخلاقەوە یان کۆنتڕۆلکردنی ئەخلاقەوە هەڵبۆشێنێتەوە. ئایا بە هەڵۆشانەوەی ئەو دەستگا سەرکوتکارە پێشەلکاریەکان لە ئێران دەڕەوێتەوە؟ بەڵێ دەنگۆیەکی واهی بڵاو بۆتەوە کە پێدەچێت ڕاستیش بێت. دیارە ئەوە مانۆڕێکی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ هێوەرکردنەوەی ئەو خۆپیشاندانانە کە لە ئێستا لە ئارادان. بەڵام ینی ئەوە ویست و داواکاری ڕاستیدا خەڵک نییە. داواکاری خۆپیشەدان شتێکی زۆ گەورەترە. ینی ئەوەی پۆلیسی ئەخلاقیان بە قەول گەشتی ئەرشاد تەنیا دەستگایەکی بچکۆلەی کۆماری ئیسلامی ئێرانە و داواکاریەکانی خەڵک بۆ نمونە داواکاری کورد و بەلوش زۆ لەوانە گەورەترن. خۆپیشاندەران لەوێ داوای بنەڕەتیترین مافەکانی خۆیان ئەکەن. لەبرەوە ئەوە جوابگۆی بیان داواکاریانەی خەڵک نییە و خەڵکیش بەوە ڕازی ئەوە تەنها میکانزمێکی ئەوە تەنها بەو شێوەیە بیانەوێت بەڵکو خۆپیشاندەران ئارام بکەنەوە. بەڵێ ئێوە وەک تاکە ڕێکخراوێکی مافەکانی مرۆڤی کوردستان بەشداریتان کرد لە کۆنگرێکی گرنگی نەتەوەی گرتوەکان هاودەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکان
چۆن بوو بەرامبەر راپۆرتەکەی ئێوە؟ دیارە ڕێکخراوی دیکەش لەوێ بەشدار بوون وەکو ڕێکخراوەکانی هەرێک لە بەلوچەکان و ئاهوازیەکان لەوێ بەژەنەدەن چەندی ڕێکخراوی دیکە پێکاتەکانی تریژ لەوێ بەشدار بوون بەڵام ئێمە راپۆرتی ئێمە تایبەت بوو بە ئەم خۆپیشاندانانەی دوایی قوربانیەکانی ئەم دوایانە و هەروەها ئێمە لەوێ داواکاریمان هەبوو پێشوازێکی گەلێک باشی لێکرا ئەوە ینی لایەن هەموو بەشدار بووانەوە لەوێ ئەمە بووە هۆی کاردانەوەیەکی بڕێکتوندی نوێنەری کۆماری ئیسلامی ئێران لەو شوێنە کە ئەمە بۆ خۆی نیشاندەری ئەوەیە کە ینی راپۆرتەکەی ئێمە لە شوێنی خۆیان بوو بۆ یەکانە ینی نوێنەری کۆماری ئیسلامی هەستیکرد ناچارە بە دشکردەوەیەک نیشان بدا لەوێ. بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە من گوێم لە وەڵامدانەوەکە بوو زۆر بە بێزارانە وەڵامیانەوە دیارە زۆر کاریگەر بۆ لە سەریان. باشە شنەخان دوایمین بڕیاری نەتەوەی گرتوەکان بەرامبەر پێشەرکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئەو کوشتار و زیندانیکردن و ڕەفاندن و حکمی سێدارەدان و کە دەری کردووە تا ئێساکە دەرحەق بە خەڵکی ئازادیخوازی کورد و هاوکات بەلوجی و تەواوی ئێرانیەکان ڕەت دەکاتەوە. ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی دەتوانێت چی بکات بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکدا نایڵێت نەتەوەی گرتوەکان بێنە ناوە بۆ لێپێچینەوە کردو بنکۆڵکردنی ئەو پێشەرکاریانی کە کردویانە؟ دیارە ینی کارەکان بەردەوامن کۆمەڵگەی نێونەتەوەییش ینی ئەبێت ینی هەوڵی خۆی بدا بۆ ڕاگررتنی ئەم هەموو توندڕەوی ئەو شتانە دیارە کارەکانی با بڵین ئەنەتەوەی گرتوەکانی شەروە بەردەوامە ئێمە کۆبوونەوەی ترمان هەیە و کۆماری ئیسلامیش لە کۆتاییدا مەجبورە ئەبێ وەڵام دەربێ ئالەم شتانەیە ئێمە بەردەوام بۆ نمونە ئێمە کاری خۆمانە کێمە راپۆرت توشتی خۆمان بۆنیە بۆیان ئەنێرین و لە بۆ نمونە ئێمە راپۆرتەکانی خۆمان ئەندەرین بۆ چەندی شوێنی جیاوازێ بۆ نمونە لە بەهاری داهاتووە لە کۆتایی مانگی فبریەی 2023 پەنجادۆمین خولی دانیشتنی تەوەی گرتوەکان تایبەت بە مافی مرۆڤ کاروباری مافی مرۆڤ دەگیردرێ لەوێ راپۆرتی تایبەتە درێ. بەڵێ شنەخان تام سەروەختە سەدان کەس بەدەستی هێزەکانی کۆماری ئیسلامی کوژراون، سەدان کەس ڕفێنراون و سەدان ژنی ناڕازی لە وڵاتەدا زیندانی کراون. ئەمە بێجگە لە سەدان بریندار و بێسەر و شوێن. ئاماری پێشێلکاری ڕاستەقینەکانی کۆماری ئیسلامی لە لای ئێوە هەیە، دەتوانن هەندێکمان بۆ باسکەن بە کورتی؟ بەڵێ ئەتوانم زۆر بە کورتی ئاماژەی بکەم. دیارە شتێکی ڕاستیەکەیە کە ئامارەکان بەردەوام ینی گۆڕانکاریان بەسەرادێت ئەو ئامارانەی کە لە لای ئێمەیە لە ڕاستیەوەکە لە بەردەستی منایە هەتاکو بەرواری 30 نۆڤەمبرە و هەتاکو ئێستا 480 کەس بەلانی کەم و لەمانی ئەم ساڵا ینی لە سێدارە دراون. ئەلەم ئامارانە بینی زیاتر لە نیوەیان ینی لە پێکهاتەکان پێک هاتووەن لە بۆ نمونە کورد و بەلوچ زیاتر لە 140 تەنیا بەلوچی تیا بووە، زیاتر لە 90 کەس تەنیا لە کورد بوون. ئەمانە تەنیا ئاماری با بڵێن ئەو کەسانن کە سیاسی بوون و ینی بە حکومی بەقەڵ سیاسی دراون و بەڵێ ئەمە تەنیا لە کاتی ئەو خۆپیشاندانانەش ینی زیاتر بە 400 کەس لە گیانیان لەدەستداوە بە هەزاران کەس بەڵێ دەستگیر کراون و دەستگیرکراون و ڕفێنراون و زۆرترینی ئەم ئامارانەش ینی دیارە تایبەتن بە بڵێن کوردستانی ئێران و هەروەها بەلوچستان و ئەوانە ئەمەش بۆ خۆی ینی نیشانی ئەوادا کە ینی ئامانجی سەرەکیش ئەلەمانە ڕێک تەنیا ڕێک کەمایەتیەکانە لە پێکهاتەکانن. بڵێ شنەخان هەڵبەت قسەکردن لەسەر پێشەکارەکانی ئێران بە چەندین ڕۆژ تەواو نابێ پێکەوە گفتوگوی لەسەرکەین. زۆر سپاس بۆ و کاتەی پێت بەخشین. زۆر سپاس بۆ ئێوە. هەربژین. هەرچەندە لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستە تایبەتەکان زۆرن، بەڵام دەڵێن دەرفەتیان نییە ڕۆڵ ببینن. ئەوان دەڵێن گەنجانی هەرێمی کوردستان بە گشتی لەبیر کراون و فرامۆش کراون. هەرچەندە ئێمە چەندین بەهرەی جیاوازمان هەیە ئەوان وا دەڵێن، بەڵام لە کۆتاییدا بەهرەکانمان ژیانێکی شایستەی بۆ دابین نەکردوین. گەنجی ئێرە
حوالشی لێشان ساکە مافخراون جاوەڕێوانی کەمەندان بەدەم وێنە کێشانەوە و لەگەڵ تێکەڵکردنی ڕەنگەکان ئاماژە بۆ گرفتانە دەکات کە دێنە ڕێگەی ئەو دەڵێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت بێناسترینەکانن لە کوردستان. ژیان بەزەیی بۆ کەس نییەوە ئەمە ژواکات کە تۆ لەو دۆخەیە بیت و ژیانیش هەمان تەکالیف و هەمان پێداویستی و ویستەکانت لەسەر لێ داوا بکات و هەمان زەختەکەت لێ بکات لەو کاتەیە سەختیەکانی ژیان دەرەکەون لەو کاتەیە گیرروگرفتەکان زیاتر دەرەکەون لەو کاتەیە زیاتر تۆ هەست بە با بڵێن زەقبوونەوەی حاڵەتی کەمەندامیەکە دەکەیت. تەنیا لەهۆن نییە کەسایەتیەکی کارامەی هەیە و پەراوێز خراوە. بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە پرۆژەی خزمەتی بۆ پشتیوانیکردن لە بەهرەمەندە خاوەن پێداویستە تایبەتەکان ڕاگەیاند چاویان لە دەستی خێرخوازانە بۆ پشتیوانیکردن لە پرۆژەکە. کەسانێکی زۆرمانەیە خاوەن پێداویستی تایبەت و بەهرەمەندیشە ئێمە لەمڕۆ بەدوا و پرۆژەمان ڕاگەیان و کە ئەتوانین ئێمە پشتیوان و هاوکاریان بین لە ڕووی پرۆژە و لە ڕووی ئەداوە لە ڕووی لۆجستیەوە ئێمە هاوکارە بین بەڵام بۆ خۆتان ئەزانن هەم بەڕێوەبەرایەتیکەمە وەزارەت من بۆ جێیەکی تایبەت بم پرۆژەیە نییە تا ئێمە بڵێن پشتی مادی ئەتوانین بکەین بەڵام ئومێدەکەین لە میبەرەکەی جانابتانەوە ڕایەگەینین کە پێویستمان بە هاوکاری پشتیوانی کەسانی دڵسۆز و سەرمایەدار و خێرخواز هەیە بۆم پرۆژەیە. لۆهۆن خاوەنی چەندین پێشەنگای شێوەکاری و کارامەییەکی زۆرە لە بواری کۆمپیوتەر و پرۆگرامسازی. ئەو دەڵێ بەهرەکان هەرچەندە هەبن بەڵام ناوەندێک نەبێت بۆ بەدەمەواتن سوودێکی ئەوتۆیان بۆ خۆی نەبووە. فیری زۆربەی بەردامەکان بوو بۆ نمونە بەردامەکانی ئەدۆب لە ئەڵسترێتر لە ئیندیزاین لە فۆتۆشۆپ لە پرایمەر لە ئافتەر ئیفێکت لە بەرنامەی ئەوتۆدێسکمە یا سینەما فۆردی حتا ینی توانای من لە گرافیک دیزاین بەدەریش بوو گەیشتە ئەنیمێشن و کاری جوڵە و ئەمانە بەدەر لە زمانی عەرەبی و فارسی و خەریک بووی فێری ئینگلیزیەکەش بوومەوە ئەمانە بەدەر لە کاری شێوەکاری و کاری ڕنگ و ئەمانە. لە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتدا ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن چاویان لەوە نییە کە بە سۆزەوە سیر بکرێن بەڵکو وە خۆیان دەڵێن دەیانەوێت دەرفەتیان بخرێتە بەردەم تاوەکو ڕۆڵ ببینن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. دوشەمەی وەزیرە بەڕەوانیا ئەمریکا لوید ئاستن رووسیا بە هۆڤاتیە بە مەبەست شەڕێوێدا لە دیژی ئوکرانیا تاوانبار کرد و گوت کو مۆسکۆ بە مەبەست سڤیلان دکە ئارمانج. ئاستن لە فۆرما ڕێگەنیا پاراستنا نفنەتەوەی لێ سمیڤالی لە کالیفۆرنیا گوت کو ئەو دێ ئێریشن رووسیادا زارۆک مرنە و نەخۆشخانە و دبستان وێران بوونە. ڕۆژە ئین تیمێ لێکۆلینان ئالی نەتەوێن ئێگرتیڤە هاتی دەست نیشانکردن ji بۆ لێکۆلینان لەسەر وان ڕەنگە ئێریشان گوتیە کو ئەو ئێریشن رووسیا لەسەر ژێرخانە ئابووری و پیشەسازی لە ئوکرانیا وەک تاوانین جەنگینە ji دەستپێکە مەها دەهوەرە رووسیا ئێریشان دکە سەرسازیین ئەلکتریکیە ئوکراینیا و بە ملیۆنان خەلکێوێ بێ کە هەرە پشتنە. رووسیا دەبێژە ئەو سڤیلان ناکە ئارمانج لێ دخوازە شیانە کیڤ یا شەڕی لاواز بکە. دادگایەکی تایبەت بۆ دادگاییکردنی ڤلادیمیر پوتین سازکراوە. سەرۆکۆماری رووسیا و وەزیرەکانی و ژەنەراڵە باڵاکانی بە تاوانی دەستدرێژیکردن و پێشەلکاریەکان بەرامبەر هێرشە داگیرکاریەکانی رووسیا بۆ ئۆکرانیا ئەم راپۆرتە زانیاری زیاتر دەخاتە ڕوو. Ukrayna û hevalbendên wê dibêjin ku êrişa Rûsyayê ya meha Sibatê tavana êrîşkariyê bû ku ji hêla qanûna netewên yekbûyî ve wekî bikaranîna neqanûnî ya hêzê li dijî devletek din tê binavkirin. Yekîtiya Ewropî roja çarşemê got ku Moskov divê berpirsiyar be. Em pêşniyar dikin ku dadgeheke pispor bi piştgiriya netewên yekbûyî ji bo vekolîn û dadgehkirina tawanên êrişê yên Rûsyayê were damezrandin.
دادگه تاوانان یا نامنتوی جخواه تاوان شهرین روسی لکولین دکه دناو ده گرتنا کیفی و کشتنا سیویلان işkence دستریجی و آرماشتکرنا بنسازین سیویلین اوکراینایی لی پارێزەر فرانک لەدویچ دەستنیشان دکه که روسیا نه امضاکاری دادگهیه. دادگه جزایی یا نامنتوی gelek کشین دادوری را روپرویه. به تایبەتی دەربارەی تاوانên دەستدرێژیê da. یەکەم gav ji bo avakirina dadgehekî taybet dê bi pêşkêşkirina biryarekî ji Konseya Evlekarî ya Netewên Yekbûyî re pêk were. Ev dê ji aliyê Rusyayê û belkî Çînê ve jî bihêt vetokirin. Ji ber vê yekê dê paşê biçin civata giştî. Civata giştî dê deng bide. Dibe ku ew piraniyê bi dest bixin. Dadgeha nû dê piştewaniya neteweyên yekgirtî bigire. Komkirina delîlan dê tevlî hev be û dê dem bigire. Divêt ew zincîra belgeyan tinavera Putin û hêzên wî yên leşkerî da piştrast bike. Ev dê pir hêsan be. Rusya ısrar kir ku her dadgehek ku lepirtina dagirkirina vê ya li ser Ukraynayê bike dê nereva be. Parêzer Ledviç alîkariya komkirina delîlan li Yugoslavyaya berê kir ji bo dadgehkirina serokê berê Milosevic di 2001 de ji ber tawanên li dijî mirovahiyê. Heman tij hata serê Milosevicê jî. Piştî 2 salan dema ku hikûmeta wê hevdişiya keyfa Milosevic û çeteyên wî ji holê rabû. û ew bi xwatir daviyê da di dadgeha Heygê hat dadgehkirin. Gelo ev dibe serê Putinê jî em dê bibînin. Cara davên ku dadgeh ji bo lekolîna tawana êrîşkariyê hate damezrandin di daviya şerê cîhanî ya duyemîn de di sala 1945 de di dema darûzandina Nûrbengê de bû. Alîgirên dadgehê dibêjin ku niha giringek ku Rusya berpirsiyar be. Ji bo Henry Ridgwell rûken eşik dengê Amerîka Washington. نهاجی هێروزەنگەنە دێمە ئاگەهداری بڕێوەچۆنە یاریین فوتبۆڵە مۆندیالên قەتەرê بکە. سڵاو ئازان بەخێربێنەوە بۆ بڕگەی جامی جیهانی 2022 کە لە قەتەر بەڕێوە دەچێت. دوێنێ شەما خولی 16یەمی تیمی مۆندیالەکە دەستی پێکرد و هەتا ئێستاش 2 تیم چوون بۆی یاریەکانی چارەکە کۆتاییان مسۆگەر کردووە. ئەمریکا سەرباری ئەوەی یەکێک لە تیمە هەرێ گەنجەکانی نێو ئەم مۆندیالەی هەبوو بەڵام نەیتوانی لە هۆڵەندا بباتەوە. هۆڵەندا بە 2 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ توانی چوونی بۆ یاریەکانی چارەکە کۆتایی مسۆگەر بکات. یاریەکەی نێوان ئەمریکا و هۆڵەندا یاریەکی زۆر گەرم و گۆڕ بوو و بە بەراورد لەگەڵ زۆربەی یاریەکانی تردا یاریەکی ئارام بوو، فاوڵی زۆر کەم تێدا بوو. هەرچەندە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەمریکا هیوایان هەبوو بەوەی کە تیمەکەیان بتوانێت لە هۆڵەندا بباتەوە، بەڵام منداڵێکی بەڕەچەڵە کورد کە باوکی کوردێکی ئەمریکاییە و دایکیشی کوردێکی هۆڵەندیە و خۆی لە ئەمریکا لەدایک بووە زۆر بە گەرموگوڕی پشتیوانی خۆی بۆ تیمی هۆڵەندا دەردەبڕێت. پاش یاریەکەی ئەمریکا و ئەرجەنتین بە بەردەوامی پاشانیش یاریەکەی ئەمریکا و ئەرجەنتین بە بردنەوەی لە ئوسترالیا چوون بۆ یاریەکانی چارەکە کۆتایی مسۆگەر کرد. یاری داهاتووی ئەرجەنتین لەگەڵ هۆڵەندا دەبێت هەر کامیان بیبنەوە دەچنە یاریەکانی بەر لە کۆتایی. پشتیوانانی ئەرجەنتینا لە دەرەوەی ستادیۆمی یاریەکەی کە ئەرجەنتینا بە 2 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ لە ئوسترالیای بردەوە کۆبووبوونەوە بۆ ئاهەنگگەڕان. مسی بە یاریەکەی دوێنێ شەمە گەیشتە 1000مین یاری کە لە ئاسێکی پرۆفشناڵدا بیکات. چاوێکی زۆر لەسەر مسیە و تەواوی تیمی ئەرجەنتینە بۆ گەیشتن بە یاری کۆتایی ئەگەر ڕۆژی هەینی نۆی ئەم مانگە لە هۆڵەندا بباتەوە. ئەوان نزیکتر دەبێتەوە لە وەرگرتنی جامێکی تری جیهانی کە هەتا ئێستا ئەرجەنتین 2 جامی جیهانی بردوتەوە لە ساڵەکانی 1970 و 1986دا. یەکەم یاری ئەمڕۆ لە نێوان پۆڵەندا و فەڕەنسا ئەنجام دەدرێت. هەر کامیان بیبنەوە دەچنە یاری چارەکە کۆتایی یان خولی 8 تیمی. پۆڵەندا هەتا ئێستا هیچ جامێکی نەبردوتەوە، بەڵام فەڕەنسا 2 جامی جیهانی تۆپی پێی بردوتەوە لە ساڵەکانی 1998 و 2010دا. هەر ئەمڕۆ یاریەکی تر لە نێوان ئینگلتەرا و سینیگاڵ ئەنجام دەدرێت. ئینگلتەرا هەتا ئێستا 1 جار لە ساڵی 1966دا جامی جیهانی بردوتەوە و سینیگاڵیش یەکێکە لەو تیمانی کە بەم دواییانە بەرەو پێش چووە و ئاستی بەرز بۆتەوە.
ئارزوو مندانی تۆپی پێ لە سەرانسەری جیهاندا پشتیوانی خۆیان بۆ یاریزانی بەناوبانگی پێشووی بەرازیلی پێڵێ دەردەبڕن لە کاتێکدا هەواڵی تێکچوونی باری تەندروستی بڵاوبووەوە. ئەو وەرزشوانە تەمەن 82 ساڵانە ڕۆژی سێشەممەی ڕابردوو لە نەخۆشخانێکی ساوپۆڵۆ مایەوە بۆ وەرگرتنی دەرمانی شێرپەنجە. هەتا ئێستا نە نەخۆشخانەکە و نە خێزانەکەشی نەیان گوتووە شێرپەنجەکەی چەندێ بڵاو بۆتەوە. پێڵێ یەکێک بوو لە یاریزانە بەناوبانگەکانی بەرازیل کاتێک لە ساڵەکانی 1958 و 1962 و 70دا جامی جیهانیان بردەوە. بەڵێ ئازیزان هەر سەبارەت بە یاریەکانی جامی جیهانی تۆپی پێی 2022 لە قەتەر ئێستا میواندارێتی ناوبژیوانی نیشتیمانی دانا کاکدانا کەریم دەکەین. کاکدانا سپاس بۆ کاتەکەت کە لەگەڵماندای. با سەرەتا بە یاریەکانی دوێنێ دەست پێ بکەین، با لە یاریەکەی ئەمریکا و هۆڵنداوە دەست پێ بکەین. یاریەکی گەرم و گوڕم بوو تا ئەندازەیەک لە نێوان ئەمریکا و هۆڵندا، بەڵام کاکدانا دەمەوێت بزانم یعنی تیمەکانی وەکو ئەمریکا کە تیمێکی تەواو گەنجی پێک هێناوە ئەمریکاوە لەم دواییە دەبینین ینی چۆنەڵی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش خواستی بینینی تۆپی پێ زیاتر بووە بە بەراورد لەگەڵ ساڵەکانی پێشووتر. بەڵام تۆ ئەو کەم و کڕیانەی تیمی ئەمریکا لەکوێیە ئەبینی؟ بۆچی تیمی ئەمریکا ناتوانن لەو ئاستە زیاتر بڕۆن؟ ینی دوجاریش کاتێکە هەر زۆر پێشکەوتن هەتاوەکو چۆنەڵی دەورەی هەشتیمی ڕۆشتن. بەڵێ سلااو هێرۆخان ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێستان و بۆ بینەرەکان. لە ڕاستیە هێرۆخانەرۆک و بەڕێزی شارەتت پێەیە تیپی ئەمریکا تیمەکان بە شێوەیەکی گشتی تیمێکی گەنجن و هێشتا خبریان بڵێن پێویستە بۆ ئەوەی کە بتوانن لە پاڵانێتیی وەکو پاڵانێتی جامی جیهانی و تیپەکانی ئەوروپا هێرۆخان بەڕاستی من ئەوەی لەم چەندین ساڵی کە لە دەروی وڵات و بە تایبەتی لە تۆپی پێ و لەم بوارەیە کە زۆر تیا پرۆفیشۆناڵانە بە بەردەمی سەیری یاریەکانەکەم و سەیری یاریزانەکان یاریزانان ئەگەر سەیری بۆ نمونەتی پێش وەکو هۆڵندا یا بەلجیکا یا هەموو ئەو تیپانەی تر ئەمە لە ڕۆژ و دوو ڕۆژێکا دروست نەبووە لە مناڵیەوە لە تەمەنی 5 ساڵیەوە ئەم یاریزانانە متابعە ئەکرێن و دروستیان ئەکەن و ئیتر بە هەموو شێوەیەک وان لێ ئەەکەن کە زۆر حازر بن. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ تیمی ئەمریکا هیچێکە لەو تیمانەی کە هەروەکو جەنابیش ئیشارەتی پێەیە لەم چەند ساڵانەی دواییە تۆزێک زیاتر ئەوان گەڕاونەتەوە ئیتیمان بە تۆپی ئەیەن لە یەکێک لە تویتەرەکانی جۆ بایدن ئەڵێ سۆکەر دوێنێ لە دوای یاریەکەی بە هۆڵندا و ئەمریکا جوابیان ناوت ئەوە ناوی سۆکەر نی ئەوە پێڵەن فوتبال. بەڵێەوە چونکە فوتباڵی ئەمریکی هەیە، فوتباڵی ئەمریکیە کە لە ئەمریکا بەوەیان ئەوترێ فوتبال بە فوتباڵی ئەمریکا زۆر بەناوبانگە لێرە. کاکدانا با بچینە بابەتی ئەرژەنتین، یەکێکە لەو تیمانەی کە ئێستا چاوێکی زۆری لەسرە بە تایبەتی ئەگەر لە یاری داهاتووی لە با بڵین لە هۆڵندا بباتەوە چاوێکی زۆر لەسرە بچێتە فاینەڵ. باشە تۆ پێت وایە ئەرژەنتین بڕواتە ئەواسە یان هەندێک ئەڵێن ئەرجنتین ئاسان هات، یعنی تیمەکانی کە ڕوبەڕووی بوونەتەوە هەتا ئێستا بە بەراورد لەگەڵ ئاستی ئەرجنتین تیمێکی با بڵین لاوااستر بووە لە ئەرجنتین. بە سێری کە هێرۆخان تیمی ئەرجنتین لە سەرەتاوە کە هاتن بۆ پەڵوانێتی جامی جیهانی نزیکەی 36 یاریان ئەنجاما بوو، یەک دۆڕانیان نەبوو لە هەموو ئەو پەڵوانێتیانەی کە بەشداریان کردبوو بە 36 براوە هاتبوون. هەر بۆیە لەگەڵ گەشتنیان بۆ قەتەر وەکو لە یەکێک لە هەرە پاڵێورەوە باشەکان کە تا ئێستاش لەو ئاستەیە بوون کە ئەوان یەکێکە بن لە تیپەکانی با بڵێن چوارگۆشەی زێڕین و دۆڕانەکەیان بەرامبەر سعودیە تۆزێک ئەو با بڵێن تەرشیحاتی بۆ هێنانە خوارەوە. بەڵام ئەوە بوو وەکو جەنابیش دەڵێ وردە وردە ئاستی تیپەکان لە گروپەکانە بەو شێوەیە دەرناکەوێت، هەرچەنە ئەو ڕاستێژەیە ئێمە ئەگەر سەیری هەردوو گروپەکە بکەین ئێستا گروپی با بڵێن گروپێک لەو بەرە گروپێک لەم بەرە گروپەکەی ئەم بەرەوەی ئەرجنتین و بەرازیلی تایە بە با بڵێن ئەگەر مقارنەیەکی بکەین لەگەڵ گروپەکەی ئەولایە سەیری بکەین لەولا 6 تیمی ئەوروپی کەوتونەتە بەرامبەریەک و 2 تیمی با بڵێن ئەفریقیش لەو بەرەوەن. بەڵام لەم لە تیمەکەی ئەملا با بڵێن لە گروپەکەی ئەرجنتین و بەرازیل
هەر سێ تیمە ئاسیایەکە ژاپۆن و با بڵێن ژاپۆن و کۆریا و ئوسترالیا کە ئێستا لەگەڵ ئاسیا یاریەکە ئەوانیش کەوتونەتە ئەو بەرەو لەگەڵ دوو تیمی ئەوروپیان لەگەڵایە کەویش هۆڵندا و کرواتایە. بەڵام ئەمە تیمەکان زیاتر لە یاریە کە ئەڕوویتە سەرەوە تەمەنە بێ ئاستە بەرزتر بێت چاوەڕوان ئەکرێت تر بەڵام تۆپی پێ بدەن بە تایبەتی لەم پاڵەوانێتیە ئەوەنە ئەنجامی چاوەڕوان نەکراوی تیا بوو بۆیە بەوا چاوەڕوانەکرێت کە بەرازیل و ئەرجنتین لە چوارگۆشەی زێڕی نابەریەکەون تەوان وەکو جەناوی شارتێ پێیا دوای ئەوەی کە بڵێن ئەرجنتینە بێت لە هۆڵندا بێتەوە ئەو لا بکات. بەڵێ لەولاش با بزانین ئایا یاریەکەی نێوان سینیگاڵ و فەڕەنساژ ینی چی لێ دێ کامیان ڕوبەڕووی ئەبنەوە لەوێەوە. کاکدانا دەمەوێت بێمە سەر بابەتی ناوبژیوانەکانی ئەم مۆندیالە. دەزانم تۆ خۆت شارەزاییەکی زۆرت لە بواری ناوبژیوانیدا هەیە، دەمەوێت هەڵسەنگاندنێک بۆ ناوبژیوانەکان بکەی ئەگەر بکرێ بە کورتی بە تایبەتی دەمەوێت سەرنج بخەمە سەر ئەو تیمەی کە یەکەم جار تیمێکی ژن چوونە ناو گۆڕەپانی یاریەکە و یاریان کرد لەوێ چۆن هەڵیان دەسەنگێنیت؟ بەڵێ هەروەکو ئەزانی هێرۆخان ئەم جارە یەکەم پاڵەوانێتی مۆندیال کە ئافرەتان بتوانن دەوری تا ببینن و ناوبژیوانی ناوەڕاستکەن کاویش ستێفان فراپی فەڕەنسی توانی ئەو یاریەی کۆستەریکا و ئەڵمان شێوەیەکی زۆر جوان و شێوەیەکی زۆر باش و بە ئاستێکی بەرزەوە بەڕێوە بەرێت. بەڵام ستیفان فراپارت لە 2009 با بڵێن ئەستێرەی ئەم ناوبژیوانە گەشایەوە دوای ئەوەی کە توانی یاری فایناڵی ژنان لە کەنەدا بەڕێوە بەرێت لە نێوان ئەمدا و ئەمریکا ئەوی یاری فایناڵی ژنان. دوای ئەوەش پاڵەوانێتی سوپەر ئەوروپای بەڕێوە برد لە ئیستانبول لە بینی لێڤەرپۆل و چێلسی ئینگلی. دوای ئەوەش لە تەفیاتی با بڵێن یاریەکانی پاڵاوتنی جامی جیهانیش یاریەکی بەڕێوە برد و یەکێک بلەو چانسە باشانە. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ من لەم پاڵەوانێتیە هێرۆخان بە شێوەیەکی گشتی ئەگەر سیرەکان بکەین یاریەکان زۆر خاوێنن. بۆ نمونە ئەو یاری کۆستەریکا و ئەڵمانیا تەنها 19 فاوڵیتیا بوو و یەک کارتی زەرد و یاریەکەی لەگەڵ ئەوەی قۆناغی با بڵێن دوای قۆناغەکانی یەکەم یاریەکەی ئەمریکا و هۆڵندا بە شێوەیەکی گشتی 18 فاوڵ و 2 زەردیتیا بوو کە ئەمەش ئەم ئازبەرزیە و گەڕان بە دوای یاریکردنە و ئەمەش زیاتر بەڕاستی ڕۆخان ئاسی یاریزانان و پاڵوانێتێکە پیشانەیە و ئاسی بەرزی ناوبژیوانەکان کە ڕاستە لە کۆی 100 ناوبژیوان 36 ناوژان و ئەمڕۆ یەک شتی بەسیط ئەمێ ئیشارەتی زۆر بە کورتی کاکداناتکایە فەرموو. ئیڤان پارتۆنی سلڤادۆری کێچێکە لە هەرە ناوبژیوانە گەنجەکان ئەمڕۆ یاریەکەی لە دوایی دووەم یاریان ئەو بەڕێوەی ئەبات لە پاڵوانێتەکە بمورانە بەڵێ زۆر سپاس کاکدانا سپاس دەکەین بۆ کاتەکەت سپاس. ئازیزان لێرەشدا دێینە کۆتایی ئەم بڕگەیەمان و دەگەڕێینەوە لای هاوکارانمان ئاسۆ و دەخیل تا بزانین ئەوان لەسەر ئەم بابەتە چیانەیە. ئاسۆ تۆ ئەمڕۆ لێرە لەگەڵمانای دەمەوێت بزانم تۆ پشتیوانی لە کام تیمەکەی؟ زۆر پشتیوانی ئەمریکاکەم ئەمریکا بەڵام ئەمریکا ڕۆی بەڵام پشتیوانی بەرازیل و ئەرجنتینەکەم زۆرم خۆشەوێن. بەێ هەر دیسانمە پەیامەکیدی وەرزشی هەیە دەماک و خەلکی سرانسەری جیهانێ بە تەماشاکردنا کۆپا جیهانی فیفا یا قەتەری شاد دەبن بە سەدان زارۆکن هەرێما ئەدلبی و شەڕی لە سووریا وێرانکردنا کۆپا جیهانیە کەمپێدا کو تایبەت بوانە هاتیە ڕێخستن دەبێ راپۆرتێدا ئەمێوان لە ئیستگوانان ببینن کو دە کەمپادا مەزن بوونە. دوای چەندان مانگ لە ڕاهێنانکردن ئەم منداڵە سووریانە کێبڕکێ دەکەن لەوەی بە کەمپی جامی جیهانی ناوی دەبن. هەندێک لەم یاریزانانە لە ناوچەکانی پیشەسازیەوە دێن واتە لەو شوێنەی منداڵان تێیدا کاری قورس و مەترسیدار دەکەن. جەنگەکە کاریگەری کردوتە سەر هەموو شتێک. ئێمە لە نێو کەمپەکەدا گیرمان خواردووە و ناتوانین بچینە دەرەوەی. ڕێکخەرانی یاریەکان هیوا دەخوازن یاریەکان سەرنجی نێودەوڵەتی بۆ سەر جەنگەکە و قەیرانی مرۆیی ڕابکێشێت ئەوەی لە ئەدلیب هێشتا هەر بەردەوامە. ئێمە هیواخوازین چارەسەرێک بۆ خانەوادەی ئەم منداڵانە هەبێت بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان کە لێوەی ئاوارە بوون.
باوەنی منداڵەکان دەڵێن منداڵەکانیان لە کەمپە دابڕاوەکان لە ئیدلب ژیان بەسەر دەبن تووشی زیانی جەستەیی و ڕەوانی دەبن ئەوەش بەهۆی جەنگ و هەژاریەوە ئەو باوانانە دەڵێن گەمەکانی تۆپی پێ کێشەکان چارەسەر ناکات بەڵکو کەمێک ئازارەکانیان هێور دەکاتەوە. ئەگەر جەنگ نەبووایە ئەوە منداڵەکانم ڕەوشی دەرونیان باشتر دەبوو لەبەرەوەی جەنگەکە و بردومانەکانە هەمیشە منداڵەکانم دەترسێن و ناتوانن بە سروشتی بژین. منداڵەکانی بەشداری لەم کێبڕکێ یاریانەدا دەکەن لە شێوازی تیمدا ڕێک دەخرێن هەندێک لەو یاریزانە منداڵانە دەڵێن ئەم کێبڕکێیە یارمەتیمان دەدات لە بینینی داهاتوویەک بە دوور لە جەنگ. خەونی منەوەیە کاتێک جنگەکە کۆتایی دێت بەشداری لە یاریەکانی جامی جیهانیدا لە ئەوروپا و لە ئاسیا و هەروەها لە تیمی هەڵبژاردەی نیشتیمانی سووریدا بکەم. بەڵام بۆ خانەوادەکان لە باکووری ڕۆژئاوای سووریا وەرزی زستان وا بە خێرایی دەگاتە لایەن نەتەوەی گرتوەکان دەڵێت بەرزبوونەوەی نرخەکانی کاڵا و گۆڕانی کەش و هەوا و کەمبوونەوەی کۆمەکی نێو دەوڵەتی هەموو ئەمانە زستان سەختتر دەکەن. بۆ هیدەر مەردۆک سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرن. کوم جوینا 15 یا فورما نتوین یگرتی لسر پرسگریکن که مانیان لگوری بریارا انجمن مافی مروفان بری دو روزان لیک و دوی وی معی انکو ده و پر هات لدار خستن مجارا کوم جوینه پیش و برن پیداچون و ریفورم در راگهاندنا 30 سالیا نتوین یگرتی تابو لسر مافی که مانیان مجارجی لسر مافین جواکن نتوی و اتنیکی بود دوار پراکتیک دجواری درفت و دست پیش خریان دا جبو ریگرتنی له بهافچونان و پاراستنا مافین مروفان ین جواکن کیمانیان حسو هرمی سروکی دزگاه ازدیا ریگرتنی لجنوسایدان یک جدسته یک چار اندام بو یا ازدیان هلبد لجوینی آماده بو نها او لامستردامی راستو خب مره یا حسو دم باش دا خوازه افصال یا وکو ازدی جویکم جوینا نتوینی گرتی چی بو چوکا زانم بری نهاجی دوان جوینا دا سالن بوری اون آماده بون افصال دا خوازه و چی بو زور سپاس دست پیکه بوی دلیوی دست خوشی لوتکین دو وکی هر سال پراستیجی فرقیه جدا وی سال و سال دی فرم خود بو بتر افصال بتر سرهنده اختن او کارچوا سرشنو پشتی 30 ساله راگهاندنا ما في مربج بو كم نتوا تواري اتنيك دتواري يعني بو اقليات بگشتي سرشنو اوان فكر كان كاچاوا امكارين پیش ده ببين گوی خوب دینه دنگ وام خوبی خلکی بخو اقلیت بخو چی فکرن چی بجن فرقی دویدر دبو و ایتم چاره دب راستی ریدا بون کو تشتکی بفکری جی هر کس گلی خوب گیند لی هر چوابت پشتکداری که باشه یا ازدیاد دوی فرم ده هبو ام خطاب همو کسی تدا حاضر بونجی تقریبا نزدیک یک بو لهارك بشوازه كده كانت ازين عراقي تشتغلك باش ازين عراقي تدا حاضر ببون او جرايكي كو 20 ازدياب خوب خود تدا حاضر بون كاب خود شيد بيجن بتر البته وقت فيك وقت قرباني بخود تدا حاضرن بتر باوريه هي وك قرباني وك شاهد عيان او بخود شات فكرن او شي تخوازن دو مساج كردستاني هذا باشا بله باشا متخواست بزعم برسفا كار بدا السن نتوني قلتي لور تشاب وجبوان دا خوازا وجبوان قليو غازدين كوا ذكرن نور البت نوفيسين جما دايم مقرر خاص جديد جدا وقت سازيا ازدي انترناسيونال بو برهنه غاري كنا جنوسايد جمهور مركز استشاري هي مع حق هي ام رابورا دز بجي بداين نوفيسين جي بداين تينا ورغرتن همو هيكليات الامم المتحده فورمت واندا قبولنا كان ريك خراوين لوكال حاضر بن تند في فورمي دا ريد دانا يعني ريك خراو كمال لوكال جي اف دا خوازيد ما
وكم خلق جيبته خوشكن ريبته خوشكن خلق زفرنا جيخو امنيت ويدر باش بت اف بيش سر شوين ازياد لي قرين سربتكن حكومه عراقي بتدوار تعويض ذات واري هاري كاريدا واري تايلا نجددا كومكا يعني دا خوازيان دستوان كان اليه في شكل داخل اف كومبون تشبو بشتي نو هطا هي واسه ده چند نقاشات هذه نكرن حموده كنا توصيات ادگرنگ دجي ورگرن و تاي واسه مارس رونشنا 52 يا يا مجلس حقوق الانسان دلدار يا دلدار خستن هنگي دلودر نقاشات سركن بشكل قانوني دي ايت روانه كرن جبو جميع ما الامم المتحده دا كوبنا قرار بو هل بتا ديارة بتر بابتن كو افصل مجرى افصل ياوان جفينان كم جفينا بانزدي يا وكو بيجن دستيا ما في مروفان نور دا خواز دكن كو جوهرينا بكن ويان ريفورم بكن او ريفورم دتشواري دا بون وايا دوان ريفورم دا دوان جوهرين دا قد بحثي كيمانيين اوليا نجادي د عراق دا هاتيا كرن يان دهارمه دبغشتي دا همو سركمان يبول سر همو جاني اللي هندك ولاد هاي وكي عراق يمن سوريا ليبيا مناطق الشر اللي شدت بترش سروان بحث هاتا كنا براستي دو جاني ده سر هندك قالك اخفتن او كسيت ما في مربط باريزن تايبت كمان يا بيسر وشود بن يان تعدل وان تكن شوادي قانونا كده شكرن هر چنده يعني مقرره كهيجي لي بتر ما في وانجي بيتا بارستن دو القشتي جرانيا قشتي سر هم واخذ بس جرانيا كفت سر راستي سوريا وعراق قلق السروي نقاش هاتا كرن دولتها قلق ايران وروسيا وتشين قلق دجي داخوزين ان فان اقليات در كافتن عند ولاتن ديمقراطي بتر پشتاوان گرتن کو بتر گداریا دنگ قربانيا بتكن او خوب بتر گداریا وان كسيت تمثيل وان اقليات بين كرن يعني ديتنا من بينغاوك باج بو اسيفيت كم اگر تو رب ده سكدي بيجم كده فرمو بس بكورتي تشكو بسياره هاد ما هي منها فرمو هلبت أبسي صارت شيء اف اعلان ما في مروجي بو اقليات بقشتي هجدي يعني قانون هيك نوتو دو شيء او خوازن جوهرينه تدا شيء بتر اقليات بدنا بيش دوار سياسي دوار ديمقراطي ما في مربط حمورا هذا الشيء دي مدري سر ازدياب جم راستي قضيه قالك مظنه قالك باجبو اكش كاساتيت معروفه شنغال بنافي عشري شنغال اخوي تشتي اسيفيت كمش ازديا وقت شنو هيرا اك اتكيت وبروتوكول وزانن شواد مساج خو گهين مساج زك گلك مازنا لي او كاسيت هاتين بجاري عندك كماسي در خستن نزانين نقطه النظام چا نزانين يعني تصور بيكي نزاينا بكملاوي چا بكملا كدي بهرحال افناك شيء ما يا كاك حسو كي شاوان كساكو بجدار لما تخاز مادام وياستيبين مادام تا يعني بسيارك جمدرسكر يعني او شاندي ونشاركز بنودري لسرچبنا ما يبو كي او كسنا حل بجارتن مثلا طبعا ام ويدر گشتينك براستينا مثلا الشاندي ما ام خو هرد لينا منو ميدانيه نيويورك وفيينا وجنيف وكرر خراو بس اودي هاتين تريا ريك خراورا وان هر كجيت كارنا بخوب نبيست هكا شرط مرجل قال لائحه حقوق الانسان بين قبول كرن ازدي بنا ازدي بتر اقليات بن ايصالات تشتلي زيدابو يردابونا حكومات اللوكال جي يعني لا وزارة خارجية هذا بوزارة خارجية حكومات اللوكال منطقة جداش كشمير كردستان الدريديت كارن حاضر من او تشتكين باج بديتنا من دا بتر دنجي حكومات اللوكال جبتي يعني معيار او رك خراو تسجيل قريبا ولاطه اجازه وانا باشا د شاندي ودا او ديارة بيرديان نوينري حكومه هرمي بو چوكو ابي وظيفه حكومتي هيا د كامبان دادو بله اوش قبل دائره هجره ومهاجرات هوكي بو رابور كباشينا بو قالك احصائيات وسر كامبا قشتي تشد باشتي ده راستي وباوي جي باو ازبرو مديد او تمثيل حكومت الكلبدري حاسو هرمي سروكي دزغها ازيان يا ريغرتني لجنوسايد دي امستردام راستو خو بمره بقلك سباس زور سباس بوجي ونافندا عثمانيا نفنتوي اي اس
اس بأوايكي سركتي شش ريسكن انرجيا روجي ينو بنافان عثمانيا جهاني وغريدان دو شموي دو سازين عثمانگر دو زاناين عثمانگرين NSA دما ريفاتشونا فالاهيا دلمكو اول فالاهيا عثماني بدريفد شون كو زدتلي حفت دمجميران فاكيشا وان او سازي بنافان دي وغريدان دیارە پەحنی و درێژاهیە vê saziyên 9 متر ve yan ku saziyên hatine girêdanên kehrebê 9 metre bi 6 metran bû. هەر شاد و بەختەوەر بوون تا بەرنامەیەکی دیکە بە یەکتر شادەبینەوە. تا بەرنامە سبەحی یا کورد کونەکشن خدا حافظ.